25 2024 لە فستیڤالی زانستی ئەکادمی کۆلێژی زانست بێکتر شاد دەبینەوە خۆشەویستان و ئامادەکردنەکان و بەردەوامان تلسکۆپەکان دادەنین. دوو تلسکۆپمان هێنایە، تلسکۆپی ئینسترومنت سۆلار تلسکۆپ کۆرۆنادۆ لەگەڵ تلسکۆپێکی 8 ئینجی تلسکۆپێکی 8 ئینجی میت. تلسکۆپ گەورەکە فلترێکی ئاسایی لەسەر دادەنین کە ئەوەیە بۆ ئەوەی چاوەکانمان ئەسیەت نەخوا کاتێککە ڕوانگەی خۆر دەکەین. تلسکۆپەکەی تریش فلتری مجموعات فلتراتی معقدی تێدایە پێویستان کە فلتری احتیاجی بۆ بەکاربێنین. خۆشەویستانم دوای کەمێکی تر دوای بەستانی تلسکۆپەکان بێکتر شاد دەبینەوە. بنای خوای گەورە ڕۆژتان باش زانست خوازان و هەموو گەلی کوردستان. ئەمڕۆ لە ڕۆژی فستیڤاڵی کۆلێژی زانستدا هاتووین چاوپێکەوتنێک لەگەڵ دکتۆر محەممەد عیسا سەرۆکی بەشی فیزیا بزانین ڕای چییە لەسەر ئەمڕۆ کە ڕۆژی فستیڤاڵی زانستە. یاخوا بەخێر بێ ناو کاتەدان باش. فستیڤال بۆ ماوەیەکی زۆرە لە بەشی فیزیایی نەکراوە، ئەمەش ئەو سار وەکو مامۆستایانی بەشی فیزیایی بەشدار بووین لەو فستیڤاڵەی. ئەو فستیڤاڵە برێتیە لە چی؟ برێتیە لە پیشاندانی ئامێرەکان کەوا لە بواری ڕۆژانەماندا بەکاردێ. ئەوە عنوانی فستیڤاڵە. فستیڤاڵی کۆلێژی زانست ئەوڕۆ لە 25/4/2024 کە دەستمان پێکردێت تەقریبا بۆ ماوەیەکی زۆرە نەماکردووە. یعنی لە 98ەوە لە ساڵی 1990 یەک جارمان کردووە، ئەویش لە زمانی بەڕێز دکتۆر ئەمیری کە سەرۆک بەش بووە. ئەوە بۆ جاری دووەمە ئەمە دەیکەین. وەئینشاڵڵا بەردەوامیش دەبین. طبعاً ئەوڕۆ بۆ ماوەی تقریبا 5-6 سێت و هەندێک لە ئامێرەکانی کاکەژی کەینا وێرە تلیسکۆپ بۆ ئامێرانە بۆ ساڵی دابێ ئینشاڵڵا چەند ئامێری تریش دەینین. ئینشاڵڵا فستیڤاڵەکەی پێ دەوڵەمەتر دەکەین. زۆر سپاس دکتۆر گیان. بەڵام پرسیارێکتر وەکو بڵێ کە ڕۆڵی فیزیا گرنگی فیزیا لەناو ئەو فستیڤاڵەدا لە پلەی چەندەم دادەنێ و سوودەکانی بەخدای ئەمن وەکو ڕئیس قسمی فیزیا سەرۆکی بەشی فیزیا ناتوانێت بری فیزیا چوە ئەگەر پرسیاری من دەکەی فیزیا دایما لەسەرەوە هەموویتی چی ئەگەر بایۆلۆجی حساب بکەین هیچ شتێکی بەبێ فیزیا پێ ناکرێت. ماتماتیکسی حساب بکەین دانانی ئەو تاوەرە و شتانە هەموو ئەساسەکەی فیزیایە. بۆیە بەڕاستی من فیزیای سەر و هەموو ئامێرەکان و سەر و هەموو بەشەکان دادەنێم. یاڵەوەسەلام. دەستەکان خۆش. زۆر سپاس دکتۆر گیان. سپاس. ئەمڕۆ لە ڕۆژی فستیڤاڵی کۆلێژی زانستدا لەگەڵ کاک ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان بە دابینکردنی چەند تلیسکۆپێک بۆ فێرخوازان و زانستخوازان و دەمانەوێت چەند قسەیەکی لێوەگرین و لەسەر فستیڤاڵەکە و لەسەر تلیسکۆپەکان. بخێر بێ دکتۆر. زۆر سپاس، زۆر بەخێر بێن، زۆر خۆشحاڵم بەڕاستی دەستیەوە خۆش کە مادووتان چێشت ئەوڕۆ لەو فستیڤالێکە یەکەم جارە وە ڕێکخراوی فەلەکناسی کوردستان و هەروەها ڕوانگەی فەلەکناسی خۆر کە پرۆژێکی هاوبەشی نێوان کۆلێژی زانست و ڕێکخراوی فەلەکناسی کوردستانە. دوو تلسکۆپمانی نایە، چەند تلسکۆپێکی زۆر پێشکەوتووە پێ دەڵێن کۆرۆنادۆ PST ڕاستەخۆ سەیری تەقینەوەکانی خۆرمان پێکرد و ئەو تلسکۆپانە هەردووچیان ئەوەی تریشکە میت LX200 فلترێکی احتیادیمان لەسەردانەیە هیچ کامەچەند تاسیران بۆ سەرچاو نیە و ڕاستەخۆ دەتوانێت سەیری خۆر بکەیت. لێرە ئەو خەڵکانی کە داهاتن زۆر ئینترێست بوون بەوەی کە تەقینەوەکانی خۆر بۆ یەکەم جار لە ژیانیان دەبینن کە لەسەر خۆر بڵێسێ ئاوا بەرز دەبێتەوە. لە هەمان کاتیشدا لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد قوتابی بەشی فیزیا شەرحمان دەکرد لەو وڵاتی ئازیزان و قوتابیان خۆشەویستان و مامۆستایانی بەڕێز کە تەقینەوەی خۆر چییە و بۆچی کوور و دەدا و تاسیراتی چۆنە و چۆن ئێمە دەتوانین لە ڕێگەی تلسکۆپ ڕوانگەی خۆر بکەین.
بێگومان دکتۆر گیان ئەوەی دەمەوێت کە بیڵێم ئایا زانست خوازان حەزیان لە بواری فەلەکناسی هەیە یان بواری فەلەکناسی چەند گرنگی هەیە لە کوردستان ئاستی چۆنە؟ بەعام تەڵەبەکان قوتابیان لەلایەک خەڵکیش لەلایەک هەموو حەزیان لە بواری فەلەکناسی تەنانەت مامۆستایانی بەڕێزیش کە لێرە سەپۆرتی هەموو پرۆژەیەکی فەلەکی دەکەن ئەگەر لەسەر ئاستی ئارەزوومەندانەش بێتن وەکو ئەوەی ئێمە ئێستا دەیکەین چکە لە کوردستان تاوەکو ئێستا بەشێکی فەلەکناسی نییە نەکرایەوە بۆ خوێندنی ئەکادمی ناچاری ئێمە وەکو ئارەزوومەندە بوارەیەشکەین بەڵێ هەموو قوتابیەکان هەموو خەڵک حەزی لێیە هەرکە لە شوێنێک تلسکۆپ دانرا حەزی لێیە بزانێ سەیر بکات چی لە ئاسماندایە بەڵام گرنگەوەیە منۆکو اقتراحکە کردومە ئەگەر بەشیش ناکرێتەوە وەکو بەشێکی سەربەخۆ کە ئیمکانیت نییە على الأقل قوتابیان داوا دەکەن وەکو وانەیەک وەکو مادەیەک دەرسێک بخوێندرێ وەکو ئاسترۆنۆمی لە مەرحەلەی چوار بۆ نمونە با فکرێکیان هەبی لەسەر نیزامی شەمسی و کەون و ئەستێرەکان چۆنە چونکە ناکرێت تەڵەبەی قسمی فیزیا کە تەخەڕوج دەکات لێرە هیچ باگراوندێکی فەلەکی نەبیتن ئەگەر سە ئاسێکی یعنی سەرەتاییش بیتن هەر زۆر پێویستە. زۆر سپاس بۆ کاک ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان. زۆر سپاس بۆی بەڕێز دەستان خۆش. دەمانوێت چەند قسەیەک لەگەڵ دکتۆر ناسە حەورانی بکەین مامۆستای زانکۆ لە بەشی فیزیا لە کۆلێژی زانست بزانین ئەمڕۆی پێچۆنە و گرنگی فیستیڤال و جۆش خۆشی ئامادەبووان. بخێوێ دکتۆر. زۆر سپاس خۆشحاڵم ئەمڕۆ بەشدارم لەو فیستیڤالە جوانە فیستیڤالی کۆلێژی زانست هەموو ساڵێک نمونەی فیستیڤالەکان بووە چونکە پیشان دەدات بە قوتابیەکان و بە خەڵکی بەگشتی کە زانست ئەو زانستی کە خوێندویانە قوتابیەکان چۆن دەتوان پراکتیکی بکەن لە ژیانی ڕۆژانەیاندا و چەند کاریگەری هەیە لە ژیانی ڕۆژانەی هەموو تاکێکدا. بۆ نمونە قوتابیانەی بەشی فیزیا هەندێک نمونەی جوانیان هێناوەتەوە هەندێک تاقیکردنەوەی جوانیان داناوە بۆ نمونە بەکارهێنانی وزەی خۆرە لە وەکو سەرچاوی کارەبا سەرچاوی وزە وەکو 3D پرینتەر ینی هەندێک داهێنانی تازەیە کە ئێستا دەتوانن سوودی لێ ببینن ئەگەر هەر پارچێک یا هەر شتێک دەست ناکەوێت یان گرانە یان شتێک لێرە دەتوانن ئەوان کۆپی بکەن و دیزایانی بکەن و پاشان دەتوانن پرینتی بکەن بە هەندێک مادەی سەرەتایی زۆر بەسیت کە تێچۆکەی زۆر کەمە کاتەکەی زۆر کەمە تەنها ئامێرێکی دەوێت و لەگەڵ سەرچاوەیەکی کارەبادا. زۆر پێخۆشحاڵم کە قوتابیەکان و خەڵکی بەگشتی زۆر بە جۆش و خۆشێکی زۆرەوە هاتوون بەشداری دەکەن هیوادارم بۆ ساڵانی داهاتوو بتوانن لە سەرەتای ساڵەوە یا چەند مانگێک پێشەوە قوتابیەکان ئاگادار بکەنەوە یان بەشەکان ئاگادار بکەنەوە چەند سەرپرشتیارێک چەند پرۆژەیەکی تایبەت هەڵبژێرن تا قوتابیەکان زۆر بە جوانتر باشتر ڕێک و پێکتر ئامادەتر جوانتر شتەکانی خۆیان پیشان بدەن بتوانن کە سەرنجی خەڵکی ڕابکێشن و هەروەها بتوانن کارگەکانی دەرەوە کارگەکانی ناوشار ئەوانەی کە بتوانن لەکوێ ئەمانە سوودی لێ دەبێنن لەو تاقیکردنەوەی کە لێرە هەیە لە دەرەوە بتوانن سپۆنسەریش بەکاربێنن سپۆنسەری خەڵکی و کارگەکان و هەروەها بتوانن ئەم داهێنانەی کە ئەمان کردویانە بتوانن لەوێ پراکتیکەی بکەن لە دوای تەخەڕوجکردنیان لە دوایەوەی کە تەواو کۆلێژ تەواو دەکەن وەکو فکرەیەک وەکو سەرچاوەیەکی داهات بۆ ژیانی خۆیان بەکاری بێنن. زۆر سپاس دکتۆر گیان بۆ پێشنیار و قسە جوانەکانت. شایانی نییە ڕۆژتان باش زانست سوازان ئەوڕۆ هەروەک باسمان کرد لە ڕۆژی فیستیڤاڵی کۆلێژی زانستدا ئەوڕۆ قسە لەگەڵ دوو قوتابی دەکەین قوتابی قۆناغی یەک کاک یاعقوب زیاد و قوتابی قۆناغی سێیەم خاتو ئاڤان باس لە سۆلار ئینێرژی دەکەین بە فۆتۆسێڵ. بەخێر بێم سەرەتا لێکوانە بە پرۆژەیەک بەشدار بووین کە بە بەکارهێنانی تیشتی خۆر بۆ بەکارهێنانی تیشتی خۆر گۆڕینی بۆ وزەی کارەبا و پاشانت بۆ وزەیەکی میکانیکی کە دەبێت ئەوەی دروستبوونی ئەم دوو جۆر جوڵەیە کە ئەمەیان فۆتۆسێڵەکەیان بچووکترێ لەمەیان و جوڵەیەکی زیاترمان پێدەبەخشێ بەراورد بەمەیان. ئەو فۆتۆسێڵە لە مادەیەکی سمی کۆنداکتەر دروستکراوە کە سیلیکۆنە ئەگەر سێر بکەیتن ئەوە ئینێرجیەکەیشی زیاتر دەبێت وەکلەوەکەی تر هەر لە جوڵەکەشیانەوە دیارە لەبەرەوە یەک فۆتۆسێڵە وە کۆمەڵک فۆتۆسێڵێکە
تاقەی زیاتر هەڵدەمژێتن لەبەر کە تاقەی زیاتر هەڵدەمژێرێتن وزەکەی زیاترە و کەواتە زیاتر دەگۆڕێتنەوە بۆ وزەی کارەبایی ئەنجامەکەشی هەر لە جوڵەکەیان یان دیارەوە خێراترە یعنی ئەگەر دەتوانین بڵێنەوە ئەفشەنسیەکەی هەندێک زیاترە لە بۆ خەزن ئەگەر عکسیشی کەینەوە لەو حاڵەتە ئەوە هیچ وزەیەکی خۆری بۆ ناڕوە لەو حاڵەتە پانکەکە ڕادەوەستێتن لە ئیش چونکە ئەوە پاتری خەزنکردنی نییە ئەگەر پاتریەکی دەگەڵ دانین ئەوە وزەکەی خەزن دەکاتنەوە ئەگەر تشکی خۆریشی بەرنەکەوێتن هەر دەست بە سوڕان دەکەن واتە هەرچەند فۆتۆسیێڵەکە زیادکەین ئینێرجیمان زیاتر هەرچەند گەورەتر بێتن بەڵێ ئینێرژیەکەی زیاتر دەکەن زۆر سپاس دەستان خۆش سەرەتا بەخێرات نێمولاتان دەکەم لەوە فستیڤاڵی کۆلێژ زانست هەروەکو دەبین ئەم فستیڤاڵە سەدەم بەشەکانی کۆلێژ زانست لە بایۆلۆجی و فیزیا هەمویان لێرەدا پرۆژەکانی خۆیان پێشکەش کردووە لێکێک لەو بەشانەی کە لە هەمویان فربەوارترە بەشی فیزیایە کە وەک دەبین لە بوارەکانی تەکنۆلۆژیا و لە بوارەکانی دیکەش هەمویان پرۆژەی خۆیان پێشکەش کردووە یەک لەوانە لەگەڵ مامۆستاژی بەیەکەوە لەسەر کارە فەلەکناسیەکان دوو پرۆژەمان داناوە یەکێکیان کۆرنادۆیە کە پێبینیکردنی کۆڕۆنا یاخود بڵێسە ئاگریەکانی دەوروبەری خۆرە و یەکێکیان پەڵەڕەشەکانی خۆرە کە هەردووچیان لێرە دەرتوانین ببینێت چونکە دو ساڵەکانیانێتی دوای ماوەکانیەتی تاوەکو دو ساڵی کە خۆلەکانی دەست پێ ناکاتەوە لێرەدا بۆ تەلیسکۆپە ئێمە کە ماگنیفیکیشنەکە یاخود گەورەکردنەکەی 6 زانەیە لێرەدا پەڵەڕەشەکانی خۆر دەبینین و هەروە فلتەی تدایە بۆ ئەوەی هەم ئەزێت چاو نەدادن هەمیش ڕووناچەکان بە تەواوی دیار بێ و لێرەش کە تەلیسکۆپەکەی سەر لاماندا کە پلیگەرمێکە زۆر بەرز بوویەوە لێرە سپێکترۆمیتری تدایە شەبەنکەدا بەش دەبیتن بۆ هایدرۆجین و ئەلفا و تەنها بەشەکان دەبینین و پلازمایەکان و ئەوانە بڕێسەکان چادەوی بە تەواوی تێبین دەکرێتن هەبوونەوە زۆر فستیڤاڵانە زۆر گرنگە چونکە قوتابیەکان زۆر زیاتر تێکەڵ دەکات لە گەیتری و هەروەها دەتوانن قوتابیان پێوەی توانایەکانی خۆیان بۆم لایەک نیشان بدەن زۆر سپاس بەڵێ ساڵانە لە کۆلێژی زانست چەندین چالاکی معرفی و علمی ئەنجام دەدرێن هەروەکو کۆنفرانسی زانستی وەرکشۆپ مەسەلەن فستیڤاڵ وەک دیارە ئەمڕۆژ خۆشبەختانە لە کۆلێژی زانست فستیڤالێک ئەنجام دراوە یاخود فستیڤالێک ڕێکخراوە تەبعاً بە هاوکاری بەڕێز ڕاگری کۆلێژ ڕئیس قسمەکان و مامۆستایانی کۆلێژی زانست و بەشێک لە قوتابی خۆشەویستەکان تەبعاً جێگەی خۆشحاڵیە ساڵانە ئەم ئەکتیڤیتی و ئەم چالاکیانە لە کۆلێژی زانست ئەنجام دەدرێن لەبەر ئەوەی سوودی زانستی و معرفی خۆی هەیە وەک دەبینین لێرەش هەر قسمێک بەجیا پرۆجێکتی خۆیان لە ڕێگەی قوتابیەکان پرۆجێکتی خۆیان عرض دەکەن لەبۆ بە قوتابیەکان بە گشتی و زایدەن لەبۆ میوانە بەڕێزەکان کە سەردانی ئەم فستیڤاڵیان کردووە و هیوادارین ساڵانە ئەم لەم جۆرە چالاکی معرفی و با بڵێن زانستیانە بەردەوام بن لەبەرەوەی سوودی زانستی خۆی هەیە زۆر سپاس. محەممەد زۆر جار لە فکرێکی قوتابیەک زۆر داهێنانێکی جوان دروست دەبێت من لە بەریتانیا هەبوو قوتابیەکی ماستێر هەبوو فکرەکەی لەسەر ئەو بوو ڕۆبۆت بەلەمێکی دروست کردو بنێک بە کۆنتترۆل بەلەمەکە خۆی ڕۆبۆت بوو ینی حساس بوو دەچوو دەگەڕا لە ناو ئاوێک مەسەر شتێکی دەبینی یا هەڵی دەگرتەوە یان مەسەن وەکو بڵێ زبڵ کۆکاتەوە بەلەمەکە ئەو مەشروعەکەی ئەوا بوو ماستێرەکە زۆر عجایە بوو مەبەستم لێرە نییە مەبەستم لەسەر فکرەوە چی هات پێشەوەی تەخەڕوجکە پێشانگەهێنێکی ئەوا بوو فستیڤاڵێکی وا بوو عەرزی کرد منیش لێ بووم لە مختبەرەکەی مەشی دەکرد شەریکەیەکی گەورەتری شەریکەی گسکی کارەبایی بەریتانی هات ساڵی 2014 عەقدیان لەگەڵ کرد لە باسی بەلەم لەناو ئاو بسوڕێ گسکی کارەبایی ڕۆبۆت دروستکە ناو ماڵ بخۆڕێ ئێستا گسکەکە لە بازار دەفرۆشن دەزانی ئا گسکە خڕەکان فکرەکە لە چێوە هاتووە لەو بەلەمەی ئەو کڕەوە چەند مهمە ینی خۆشەر نییە ئینسان بەس مهمەوەیە سەپۆرت هەبێ وانە ئێستا بیری کراوە بێ فکری کراوە بێ شەر نییە بڵێ من بەتوانام نییە یان شتێک لە بەردەستم نیە ناکەم باشترین شت چی دەتوانی ئەنجامی بدە بەڵکو فکرەیە هاوکارێکت بۆ پەیدا دەبێت سپۆنسەرێکت بۆ پەیدا دەبێت
سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا. ئەمە شای گوتمان با فیلیپینتری هەندە بە خەڵکی ناسی. نانە زۆر شتێکی گرنگە بەڕاستی سەمن بۆ خۆم بۆ مختبەری خۆمان نانەوە بە 3D پرینتەرە دوو پرۆبلم دروست کردە IV وەردەگرین هەموو جار بەدەست دەیانگر ئاوا بەدەست دایاندەنا هەر غەڵەت دەرەچوو دەستێکی زەختی دەکرد دەستێک زەختی نەدەکرد ئاخری بۆ 3D پرینتەرە چوم دروستم کرد ئێستا هەردوو پرۆبەکە لە سەردادەنی زۆر بە جوانی وەردەگرێت هیچیش نە هەر یەک جار دایدەنەی سامپڵەکە دەگۆڕی دانێکتر دادەنەی دیسان دایدەنێ هیچ کێشەی نییە پێویست بە هاوکارێکش ناکەی بۆت بگرێت تۆ ڕەنیکەی ئەو خۆی یەکسەر بۆ دەکەێت. جەمال بەخێر بێن ئەمڕۆ ستاندی ئەوڕۆمان مەبەستی ستاندی ئەوڕۆمان ناسانی 3D پرینتەرە بە خەڵکی 3D پرینتەر ئەو جیازەیە کە 3D دیزاینەکان دەکاتە شتی فیزیکی ڕاستی ببینم لە شتی جوانکاری پێ دروست دەکرێت شتی میکانێکی پێ دروست دەکرێت شتی جوانکاری ئەگە تەمشەیەکی ئەوی پێن ئەڕستەمان پێ دروست کردێ هەیکەلی ئەڕستۆی پێمان دەکرێت ئینەفەران دروستکەین هەموو شتێکمان پێ دروست دەکرێت پێمان دەکرێت شتی ئەحتیاجی سکانکەین و هەر بیدەینەوی ئەیش هەرماشمان و دروست دەکاتەوە گەر دەتوانین تەمشایەکی بکەن بێزگەرانە شتی میکانیکیش پێ دروست دەکات طبعا کویش دەکەنەوانە لێرەکان لە سێ یەکتری طبقە هەرمی طبە دەکەن ئەو لە نیوەی ڕابردرایە ئەو پارچەی جیازە چێ لۆ نمونە ئەو پارچەی بۆ نەوەی دەردەینێتن پڕە پارچە زیادەکانی لێلا دەدەی ئەو تاخیرەکەی هەندە سمپار و ماوەی کیمیایی بەکاردێنێت تا لوس و جوانی بابین هیچی زیادی پێوە نەمینە ئەوجا بۆ نەوەی پێتان دەکرێت پێمان دەکرێت هەموو شتێکی پێ دروستکەین و دیزاینەکەی نا لاپتۆپی دەکرێت و دەدرێتە جیازەکەی جیازەکەش ماوەی جیاز بەکاردێنی و دەیانتاوێنی و طبقە لێر لە سێکتریاندا دێتە مادەکە خڵازەری طبعا ماوەی جیازیشمانی لۆ نمونە تیپی و وەچی لاستیقیە نەرمە ABS-ەیە ڕقە زۆر PLA هەندێک نەرمترە ئەوەیان تەختەیە لەگە پلاستیکی تێکە کرایە تەختە و پلاستیکە ئەوجا هەزاران شی پێ دروست دەکرێت تەکنۆلۆژیای داهاتووە دڵیان پێ دروست کردێت لە خارج ڕۆکێتی پێ دروست دەکەن و دەیفڕێنە ئاسمانێ هەزاران شتی هەیە هەزاران دروست هەزاران نوعی هەیە لە دوو وەرەقی ڕاهەتا 20 دەفتەری دەڕوە ئەو ماوەی من ئەو جیازەی من بەچار وەرەقی ئۆفیسی ئیندەستریەل نییە ینی شتەکە شەخسیە هەر دەکرێت لە هەر ماڵەچی هەبی خەڵک بە گشتی شتیان پێ دروست دەکرێت دەستان خۆش بەخێر بێ کاک عەبدوڵڵا زۆر سپاس سەلام ئەوڕۆ وەک لە ڕۆژی فیستیڤالدا ڕۆڵی یەکێتی قوتابیان چی بووە تا چەند کاراسانی کرد لەبەوە فیستیڤاڵە ڕۆلی یەکێتی قوتابیان هەر لە سەرەتاوە نوێنەرە گشتیەکان کە ئەوانەی کاروباری قسمەکانەوە بەڕێوە دەبن هەر ئەندامی قوتابیان و هەروە چەندین ئەندامیت کەشی تێدا بوو کە سوپەرڤایزەر بوون سەرپەرشتاری پرۆژەکان بوون ئیدی ئەوە لە ناو تەجروبەکان سەبارەت بە شوێنەکانیش ئیدی دابینکردنی مێز دابینکردنی کەپر هەروە دانانی شوێنەکان ئیدی ئەوانە هەمووی لە ئەستۆی قوتابیان بوو دیسانەکە فەلۆیە پێمان جوان بوو لە مێژ و شتەکیوانە کرابوو لە کولی علوم چەند ساڵە بەش دەکرا ئیدی ئەو ساڵەکە لە مەزەی سکولیا پێشنیارمان کرد کە گشت بەشەکان بەیەکەوە بیکەن بەچای خۆتان ببین شتێکی زۆر جوان دەرچوو بێگومان جوانی ئەو فیستیڤالە و وەڕاگرتنی ئەو فیستیڤالە هەمووی لە قوتابیان و یەکێتی قوتابیانە زۆر سپاس کاک عەبدوڵڵا سەلامەت هەندێک قسە لە کاک محەممەد سەردار وەردەگرین کارجێری لێژنە و هەروە نوێنەری گشتی بەشی فیزیا لە کۆلێژی زانست کاک محەممەد سڵاو دەبێت سڵاو توش بێبرا کاک محەممەد ئەو فیستیڤاڵی ئەمڕۆ چۆن دەبینی و ڕۆلی فیزیا و ڕۆلی قوتابیانی فیزیا چی بوو؟ بەتاکید وەکو فیزیا ئەمە یەکەم جارە کە فیستیڤال بکاتنی یەکەمی فیستیڤاڵی خۆیەتی زۆر تاکیدم لەسەوەی کردەوە کە فیستیڤال پێویستە قسمی فیزیاش بیکەن چکە بەزی قسمەش خەڵەباڵغە و چەندان ئەزیزە و شتی زۆر جوانی تێدایە کە دەتوانیتن پەرەی پێ بدەین و پیشانی خەڵکی بدەین چکە زۆر خەڵک هەیە لی تێناگاتن بەس کە بە شێوەیەکی ئاسان پیشاندا شتێکی زۆر جوان دەرچێت خۆی کە لێرە کردمان تامان ڕۆڵی قوتابیانیش کە ڕۆڵی سەرەکیان هەبوو لەو فیستیڤاڵە و لە ڕێخستن و ئامادەکاریەکان زۆر بوو و دەستخۆشی لە یەک بەیەکیان دەکەم بە تایبەت قوتابیانی بەش فیزیا کە ڕۆڵی سەرەکیان هەبوو هەم لە بەش و هەم لە گشتی کولیەش بێگومان لەوەشمان لەبیر نەچی کە فیزیا دایم جیاوازترینە و تایبەتترینە. سپاس کاک محەممەد.